هێرمی کوردستانیش بۆ هیوایە کە عێراق بچێتە ژێر ئەو قەرزانە، چونکە بە بۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فێدراڵی لە پێدانی بوجا بەشێکی زۆری نەیاوە و ئەمان مەجبور بوون ئەو پارەی کە شایستەی کۆمپانیاکانە نەیان و بیان بۆ پێداویستانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ بلە خەرجی موچە یا خەرجی ڕۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکەستنی تام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیواخوازە حکوومەتی عێراقیە، بەڵام کۆمپانیا ناوچەکان بەلایەنەوە گرنگ نییە ئایا حکوومەتی فدراڵەیە یا حکوومەتی عێراقیە. مهم ئەوەیە گرنتیەکیان هەبێ، نووسراوێکیان هەبێ سابتی کە ئەو لایەنەی کە مزەمە پێوەی و بەم ئالێتە قەرزەکانتان بینەوە بۆ کۆمپانیا ناوچەکان گرنگ نییەکیە. بەڵام تا ئێستا لە ماوەکانی ڕابردووە